بێگومان لە ئیسلامدا دەسەڵات هی خەڵکە، خەڵک دەبێ بەرپرسانی خۆی دابنێ، هەروەکو دانانی بەرنامە و دیاریکردنی حەڵاڵ و حەرام هی خوای پەروەردگارە، دانانی بەرپرسانێکیش کە دەبێ وڵات بەڕێوەبەرن مافی خەڵکە. من پێما دەنگدان هەر ئەرکێکی شەرعیە و ئەرکێکی نیشتیمانیشە. باشە مرۆڤ دەبێ بەرامبەر بە کۆمەڵگاکەی خۆی بەرپرسیارە، واتە هەم عەقڵ و مەنتیق وا دەخوازن، هەم پێشەوە شەریعەت فەرمان دەکا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. بەرپرسیارەتی ئێمە ئەوەیە کە بچین بەرپرسەکانی خۆمان نوێنەرەکانی خۆمان هەڵبژێرین، دیاری بکەین. کەسێک کە ناچێ فەراغ و بۆشایەک دروست دەکات، بەئەرچی سەرشانی خۆی هەڵناستێ و فەراغ و بۆشاییش دروست دەکات و لە جیا تیوی ئەگەر فەرزەن تەزویریش نەکرێ بەڵام دەنجی بەرامبەرەکەی کە پێی وە ڕەخنەی لیان هەیە دەنجی ئەوان ساڵ دەبێت. بۆیە هیچ پاسا و هیچ بیانوێک نییە بۆ بەشداری نەکردن لە پرۆسەی دەنگدان. لە ڕاستیدا ئەوەی کە دەڵێ گۆڕانکاری بە دەنگدان دروست نابێ، دەڵێن ئەی بەدیلت چییە، ئەڵتەرناتیڤت چییە بۆ ئەوە؟ نەخێوان نییە. ئەگەر خەڵک دەنگێکی دلێرانەی هەبێ و خاوەنی ئیرادە و دەنگی خۆی بێ و خۆی بە منەتبار و قەرزداری کەس نەزانێ، تەنیا خۆی بە بەندەی خوا بزانێ و خاوەنی ڕەئی و بۆچوونی خۆی بێ، دەتوانێت گۆڕانکاری بکە. هەتا لێرە دادگەری زیاتر بێ و بێجیاوازی زیاتر بێ و گەندەڵی و قۆرخکاری کەمتر بێ و خەڵک دڵی ئاسوودەتر بێ لە حکومڕانیە کە لێرە دەکرێت، بە تەکید ئەوە دەبێت هاندەریان کە لە بەغداش پێکەوە تەباتر بن، ڕێکتر بن. بەڕاستی تەبایی و دادگەری و یەکڕیزی ئێرەیە کە پاڵ بە نوێنەرانیشمان و دەنێ لەوێش زیاتر یەک دەنگ بن و یەک ڕیز بن. و من پێشم وایە بناغی هەموو یەکڕیزی و هەموو تەبایی و هەموو پێکەوە بوونێک بریتێ لە دادگەری. تۆ کاتێک کە هەست دەکەی لە وڵاتێکدا مەزڵومی بەشخراوی، ئەوە پەرچ لە بەردەم خۆتدا دەبینی کە لە بەرامبەرەکەت بچێ پێش. بۆیە من هیوادارم کە هەرچی زیاتر ئەم وڵاتەی ئێمە ئاوردێن و بەلای خەڵکەوە، بەلای جەماوەر و بەلای خەڵکی ستەمدیدەوە و لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر خەفتانی شەسپاندنی دادگەری بکەین بۆ ئەوە کە ئەوە بێتە بناغی بتە بۆ تەبایی.